بە شێوەیەکی گشتی هەرێمی کوردستان نیگەرانە لە پەرەسەندنی ئاڵۆزی بۆ عێراق و بۆ هەموو بۆ عێراق بە هەموو پێکهاتەکانیەوە و جەختمان لەسەر ئەوە کردوتەوە کە پێویستە هەموو لایەک هەوڵی جددی بدەن بۆ هێورکردنەوەی وەزعەکە لە هەموو ڕوویەکەوە. ئەوەی کە مهمە بەنسبەت ئێمە لە هەرێمی کوردستان کە خۆشبەختانە فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراقدا هەمویان بە سوپاسەوە بۆ هەر هەموو لایەکیان بە یەکگرتووی مووقفیان هەیە پێکەوە کار دەکەن و لە هەرێمی کوردستانیش ئێمە وەک هەموو ئەو لایەنە کۆک بوون لەسەر ئەوەی کە مەرجی سەرەکی دەبێ پێکەوە کارکردنی ئێمە پێکەوە بێ. ئێمە دژی ئەوەین و هەوڵی جددیش دەدەین کە هەرێمی کوردستان و عێراق بە شێوەیەکی گشتیش نەبێتە ساحەی یەکلاکردنەوەی ململانەی کە ئێستا هەیە.